أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا. قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا. قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. استخوش بأخوة بعد خوشوستان لتوري سيمشتا لقلتانين میوانداری دو قرآن خوێند و دەم خۆشمان کردووە کە ئەوانیش ئاراس ڕەحیم شەریف و ڕێدین کەریم لەتیفن زۆر بەخێر بێن. کاگاراز با لە تۆ دەست پێ بکەم باسێکی خۆتمان بۆ بکەی لە کێکەوە دەستێکڕۆ بە قورئان خوێندن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وبه نستعين. بۆکو زۆر گەنجیتر لە سەرەتای تەمەنی مناڵیەوە سپاس بخوا منش لەو نیعمەتە بێبەش نەبوومە لە تەمەنی 8-9 ساڵیەوە بە بەردەوامی خەریکی قورئان خوێندنم. سەلامەت بێ ئەخوا. لە بە دەرس و دەور و قۆنا خواتێ بەڵێ بەڵێ 100% سەرەتا عادەتەن کە دەسەکەی بە قورئان خوێندن لە جوزی عەمەوە دەست پێ یەکەیت و دواتر جوزی تەبارەک و قەد سەمی ئەڵڵا. ئێتر کە تۆزێ ئاستەکە پێشکەوت اینجا دەسەکەین بە خەتم لای مامۆسایەک ئیتر بەردەوام هەڵە تەجویدیەکان و ئەوانە ڕاستەکەینەوە و تەجوید بە نەزەری و بە عەمەلی تەطبیقەکەین. زۆر باشە کاکە ڕەدی مەخێر بێت. سەلامەت بێ خۆش خێر بێ ئەخوا. سەلامەت بێ. تۆش شانی خوێندنی مەکتەب و قوتابخانەکەت لەگەڵیشی داگرنگی داوە بە قورئان خوێندن و بە دەنگخۆشیت؟ بەڵێ. ساوێ لە چەمچەماڵوانیە؟ بەڵێ لە چەمچەماڵات. ئێوە دەرس و شتان هەیە ڕۆژانە؟ وەڵا 3-4 ساڵە دەستم داوەتە دەرزی نووری حیکمەوە لە ئەنجومەنی شۆڕش و لەوێ سوودێکی زۆرم لێ بینیوە لەخوا بە زیاد بێ و ئێستاش هەر خەریکم بەردەوام بە بەڵام بە بۆنەی مەکتەبەوە قلقلەوە زێنمەوە. لەش ساوێ هەمووی بەردەوام بی. کاک ڕێدین ئاستەکان لەوێ چۆنە چەند قۆناغەتەوە لە چ قۆناغێکدای لە ئێستاە؟ وەڵا لە قۆناغی پێنجەمم بەڵێ. لە قورئان خوێندنەکەیە لە قۆناغی پێنجەمی؟ بەڵێ زۆر باشە. کاکە ڕێدین پێمان خۆشە ئێمەش گوێمان تۆ کەمێک لە دەنگی تۆ بێ. بەڵێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا
وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا. کاگەراز وەڵی ویستمەوە بڵێم تا چەند گرنگە گەنجان لەگەڵ لە پرۆسی خوێندنابێ یاخود ئیش و کارێکی دیکەشی هەبێت لەگەڵ کاتێکی تایبەتدابنێن بۆ قورئان خوێندن بۆ ئەوی کە هەم خۆی سوودمەند بێ هەم بێگومان خێرێکی نەبراوی هەیە لەگەڵ ئەمە تا چەند گرنگە. پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە فەرمێ خەیڕوکم من تعلم القورآن وعلمه باشترینی ناو ئومەت ئەوەیە کە فێری قورئان بووە و لەگەڵ ئەوەیە ئەگەر بتوانێت خەڵکیش فێرکە یعنی ئەبێ بە باشترین ئیماندار. ئەمە لەو ڕوانگەیەوە. لە ڕوانگەیەکی ترەوە قورئان خۆتاکیشی ڕۆحیە. قسەیەک هەیە ئەڵێن فەیلسوفێک ئەڵێ ئەگەر دین خۆتاکی ڕۆحیە بەو معنایە ئەڵێ ئەگەر خوا ئامەنتو بیلا ئەگەر خوا نەبوایە مرۆڤ خوایەکی بۆ خۆی داتاشیت چونکە مرۆڤ لە ناخیا معبودیەتێک هەیە. قورئانیش کە کەلامی خوای پەروەردگارە بێگومان پێویستە ئێمە وەکو ئیماندار بەردەوام لە خزمەتیا بین بەردەوام دەوری بکەینەوە بەردەوام بیخوێنین ئەو بێتە بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەمان. ئیتر کەم بێت یا زۆر گرنگ ئەوەیە هەبێ وەکو وتراوە ئەدوەمها وئین قەل ئەگەر کەمیش بێ گرنگ بەردەوامێکێتی بۆ زۆر گرنگە قورئان بێتە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان. زۆر باشە کاکە ڕێدین تۆ تا چەندێک ماڵەوەتان هاوکارە لەگەڵ تا یاخود دوای ئەوەی کە لە سنتەری نووری حیکمەتەوە ئەبێت لە ماڵەوە کێ هاوکاریت ئەکات؟ براکەم بە زۆری هاوکاری مەکات لە ماڵەوە و سەرەتا شارە و ناردمی بۆ ئەو دەستگایە 4 ساڵ پێشتە بوو ناردمی بەڵێ یارمەتی میدا و هەر زۆر دەم دەست پێشخەریەکە دەڵێ بڕۆ بۆ ئەو دەستگایە. ئەی باشە تا چەندێک تۆ هانی ڕفیقەکانت داوە هاوڕەکانت داوە بۆ ئەوانی بچنە ئەو دەستگایە و فێری قورئان ببن؟ وەڵا کەم و کورتیم نەکردووە هەچ کەسێ هاوڕێم بێ پێی وتۆرە لەگەڵمە ترس کەسێ بێ لەگەڵما خۆی دێ بەویستی خۆیەتی. ئێوە تاقیکردنەوە شتان هەیە لەوێ لە فێربوونا ینی چۆنچۆنی وانەکانتان چۆنچۆنیە لەوێ دەرزێکمان هەینە خوێندنەوەی قورئانە دەرزێکمان لەبەرکردنە دەرزێکشمان پەیڕەوەکەمان ئیستا تەرکداوە هەروە هینە تەجوید دەخوێنین. ڕێزیشتە لەوێ وانە هەشتا ساڵ خۆ چۆنچۆنیە گەنجان خەڵکی ئۆسنون زیاتر بەدەم هاتنی وانەکانی قورئانی پیرۆز بۆ دەستگای نووری حیکمە لەوێ؟ وەڵا سوپاس بەخوا ئێمە لە سنوودی شۆڕش ئەمە کاری ساڵێک و دوان نییە چەندین ساڵە من خۆم ڕۆژانێک لەوێ قوتابی بووم ئێستا سواز بخوا بوومەتە مامۆستا و چەند ساڵێکشە لەوێ دەرسەڵێمەوە بەدر لە نووری حیکمەش تەنها ئەوە نییە کارەکانمان تەنها لە ناو نووری حیکمەیە ڕەنگی داوێتەوە بەوە وتنەوەی قورئان تەنانەت لە دەرسی پەروەردەمان هەیە خۆلی سەرکەوتنمان هەیە هەموو ئەمانە وانی قورئانمان تیادا ناوە. لە خولە هاوینەکانی ئەم ساڵە زیاتر لە 1000 فێرخواز لەلای ئێمە وانی قورئانی خوێندووە بۆ سنوورێکی وەکو شۆڕش ئەم ڕێژەیەکی هەتا بڵێ زۆرە. سواز بخوامە دەرخەری و نیشانەیە کە خەڵکی ئەو ناوچەیە خەڵکێکی ئاین پەروەرن خەڵکێکی دیندارن گرنگی بە دینداری ئەدەن. پشتیوان بەخوا هەر چۆن بەردەوام بووینە لەسەری ئاوەشات بەردەوامە بین و هەمیشە هەوڵی باشترکردنی شەدەین ئەوەی کە جێگی دەستخۆشیەوەی کە زۆر پێم خۆشە بەڕاستی ئەوەیە کە ئێوە قوتابی وا پێگەێنن کە بێتە مامۆستا وەکو جەنابەکە قوتابی وی تو ئێستا مامۆستا لێ ینی بۆ شێوازەیە حتمما هەر قوتابیەکە چەند ساڵێک ئاستی باش بوو ئیتر وردەوردە هەوڵ دەدەین ئەو بەرپرسیادەتی لا دروست بکەین کە چۆن مامۆساکانی پێش ئێمەیان وا فێر کرد کە خۆمان فێر بووین وعلمەه وەگەوەی لە حەدیسەکەیە هەیە
دوای خۆشمان ئێمە خەڵک فێرکەین و ئێمەش درێژە پێدەری ئەو ڕێگەی ئابین هەوڵەدەین ئینشاءڵڵا دوای خۆمان ئەوان وا فێر بکەین ئەوانش لە دوای خۆیان و کەسی تر فێر بکەن. زۆر باشە کاک ئاراس تا چەندێک لە دەستگای نووری حیکمە گرنگیتان بۆ کەسانە داوە کە قورئان دەخوێنن و دەنگیان خۆشە مەقاماتەکانیشیان فێر بکەن لەگەڵیدا و چ مەقاماتێکیش زیاتر گرنگی پێدەنێەوە؟ هەڵبەتە زۆر گرنگە ئێمە ئەوە بکەین کە ئەو کەسانی کە دەنگیان خۆشە فرسەتیان بۆ ڕێک بخەین. ئێمە لە ئەنجومەنی شۆڕش کۆڕی هەفتانەمان هەیە و ئاهەنگمان هەیە بۆ کۆتایی خولەکان. ئەمانە فرسەتێکن ئەیدینە ئەو گەنجانە کە بێنە پێشەوە و لە سەرەتای ئاهەنگەکانە قورئان بخوێنن. ئەمە وایە لێکایتر هەستێکی بەرپرسیارەتیان بۆ دروست بێ و کرانەوەیەکی زیاتریان هەبێ هەتا ئەوەی کە بتوانین خۆلی مەقاماتیان بۆ ئەەکەینەوە لە داهاتوویەکی نزیکە ئینشاءڵڵا خۆلی مەقاماتیان بۆ ئەەکەینەوە و فێری ئاوازەکانی قورئان خوێندنیانەکەین بۆ ئەوەی بتوانن تەنها یەک جۆر ئاواز نەبێت و بیسەر بێزار بێت بتوانن بە چەند شێوازێکی تر بتوان قورئان بخوێنن. چی زیاتر شارەزایی هەیە لە من خۆم مەقاماتی میسریم خوێندووە بۆ تەرتیل بۆ تیلاوی مەحفەلیش خوێندوومە بەڵام هێشتا تەواوم نەکردووە. پێمان خۆشت تۆزێکە گوێمان لە دەنگی جەناوی ئینشاءڵڵا. بەڵێ بەڵێ هەفتانە وانەمان هەیە زۆری وانەکان عادەتەن لە هاوینە چونکە خوێندن نییە گرنگی زیاتری پێدینجاوە هەیە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بەڵام کە کەوتی نەخۆلی زستانەوە ئەکەین بە هەفتەی ڕۆژێک. بۆیە پرسیارم کرد لە کولی زستانەیە مانی بۆ خێزانەکانە بگرە کە نابێتە ڕێگەل لە پرۆسی خوێندنەکە. نانە هەڵبەتە وای لەکەین بەپێی دەوامەکانیان زۆربەی کات گونجانومان. ئەمە زۆر باشە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. کاک ڕێدین تۆ بەستە جوودت خوێندەوەیە ئەی هەوڵت نەداوە حەیفیزی قورئانیش بکەی لەگەڵیدا؟ وەڵا زۆر نە هەرتەنها لە جوزەی عەمە و تەبارەک ئەوانە. تۆ لەگەڵ ئەوەی کە فێری خۆت تەجوید کرد ماشەڵڵا دەنگێکی زۆر خۆشیشە هەیە هەوڵ بە ئینشاءڵڵا پەرەی پێ بدەیت و بتوانیت زیاتر مەقامەکان فێر ببیت. دەنگی قەیم و ئەوەیە شتی دیکە توانی بۆمان بخوێن ئینشاءڵڵا.
کاگرەدین تۆ لە مقاماتەکە نەزانیت؟ ناوەڵە جارێکا خۆت فێر نەکرد بەزار دەنگی خۆشە دەنگی خۆشە ماشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون. تا چەند دڵخۆشی بووی کە لە دەرسەکانی قورئان خوێندن و زیاتر حەزەکەی زیاتر فێربیت زیاتر بەپەرۆشی بۆ دەرسەکانیانی تا چەند هیچ جیاوازێک بینی بۆ نە پێشووتر پێشەوەی کە براکەت هانەبات و بچیتە ئەم دەستگایە و زیاتر فێری وانەکانی قورئانی پیرۆز ببیت؟ وەڵا پێشتر زۆر گرنگیم نادا بەڵام بەڵام کە هاتمە ئەو دەستگایە تر مامۆستاکان زۆر گرنگیان پێمەدا ئیتر دوای تاقیمیان کردەوە و چەند جا بنیان بۆ فیستیڤاڵ قورئانیان پێم خوێند. زۆر منداڵ هەیە زۆر کەسێ لە تەمەنی تۆیە زۆر بێزارە بە لە وانە و لە سعیکردنەوەوانە بۆ بابەتەکانی قورئانیش بۆ شێوازەیە لای تۆیان زیاتر دڵخۆش لای منوانە زیاتر دڵخۆشمەکە قورئان خوێندنەکە. زۆر باشە زۆر گرنگە لەگەڵ ئەمەشدا ئینشاءڵڵا پەرە بەوانەکان و خوێندنەکەش بدەیت ئینشاءڵڵا. باسی ئەوت کرد کە بەشداری فستیڤاڵت کرد تا سەد بەشداری چەند فستیڤاڵت کردووە کاگرەدین؟ وەڵا دوان بەشداریم کردووە لە 2 فستیڤاڵ هەردووکیان قورئان خوێندن بوو لە شۆڕش و چەمچەماڵوانەیان لە شوێنی دیکە هەر لە شۆڕش. ئەی لەش ساغوێ خۆست ئەی بە دەنگی یاخود بە قورئان خوێندنی چ کەسێکی تر سەرسامی تەقلیدی کردبێتەوە؟ هەتا ئێستا تەقلید کەسم نەکردەوە گوێم کردووەتەوە. بەس گوێ گرتووە؟ بەڵێ. ئەی کاگاراز تۆ بە دەنگی چ کەسێک سەرسامی تو هەوڵ داوە تەقلیدی کردبێتەوە؟ وەڵام لە سەرتاوە بە تەقلیدی قورئان خوێند ماهیر میاقلی دەستم پێ کرد. دواتر وردە وردەکە دەرسی مەقامات و ئەوانەمان خوێند هەوڵی ئەوادەی کە دەنگێک بۆ خۆت دروستکەیت کە بەڵێ ئێتر بۆ ئەمە گوێ لە زۆر قاریەتی بەڵام ئەوەی کە لەلایەن ڕۆحیەکەەوە کە زۆر ئیسفادەی لێ یەکەم زۆر چێژی لێ ئەبینم قورئان خوێندنێک هەیە شێخ حەسەن ساڵحی ناوە. شێوەی قورئان خوێندنەکەی زۆر سەیرە زۆر یعنی ڕاتێکێشێکە هەتا کۆتایی گوێی لێ بگری بە قورئان خوێندنەکەی قیراءەتێکی تەسویری و تەفسیریت بۆ ئەکا وێنەی ئایەتەکەت بۆ ئەکا هەت بە دەنگی تەفسیریت بۆ ئەکا کە تۆزێک لە عەرەبی شارەزابی زۆر چێژی لێ ئەبینم. قورئان خوێندێکی تر شێخ ناسر قەتامی زۆر یعنی کە بچم بۆ شوێنێک زۆر جار لەناو سیارەکە لێدەم بێدەنگە بووم ئیتر بەس گوێی لێگرم زۆر تەمەتوع لە سەوتیەکەم. زۆر باشە من حەزەکەم ئەگەر بتوانیت تەقلیدێکی ماهر مالەکیمان بۆ بکەیتەوە. ئەگەر ئامادەبی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله
ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون صم بكم عمي فهم لا يرجعون أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين. کاگاراز وەکو خۆ تا چنێک هەوڵتان داوە لە فستیڤاڵەکان تەنها ناوخۆ نەبێت لە فستیڤاڵی جیهانیش و دەرەوەش بەشداری بکات هەلتان بۆ بڕاقسە ئینشاءڵڵا. لەسەر ئاستی کوردستان بەشداری چەند فستیڤاڵێکم پێشبڕکێیەکم کردووە. جارێک لەسەر ئاستی چەند چەماڵ سنتەری گەشەپێدان خۆلی ساڵانەی هەیە پێشبڕکەی ساڵانە ساڵی پار یەکەم بووم. لە چەند جارێک لە فستیڤاڵێکی تر لە هەولێر کرا لە کەناڵی ئاسمانی سپێدە لە ئاستی گروپەکەی خۆما دووەم بووم. لە چەند فستیڤاڵێکی تری ئەوانی کە خۆلی هاوینەوە ئەو کات قوتابی بووم زیاتر بەشداریم کردو ئەوانش یا یەکەمیان دووەم یا سێم بووم. یخوا لەرسابێ. لە کۆتاییدا گرنگترین شتێک چییە بڵێیت بۆ بینەرەکانمان بۆ وانێک کە حەزیان لێ خولیانە فێری قورآنی پیرۆز بن هەم دەنگیان خۆش بێ هەم فێری تەجوید بن و بە تایبەتی تر ئەو کەسانەشی کە دەنگیان خۆشە تا چەند گرنگە بیدایەت زۆر بەباشی و بە جوانی فێری تەجوید و فێربوونی قورآنی پیرۆز ببن. جا پرسیارەکەت چەند بەشی بوو؟ ئەرۆڵا بەشی یەکەمی ژیانکردن لەگەڵ قورئانە ژیانێکی زۆر زۆر تایبەتە. من زۆر جاگلەی ئەوە لە خۆمەکەم کە ئەڵێم بریا کاتێکی زیاتری بدەمێ بەڵام بەو ئیش و کار و مەشغەڵەت ئەوە زۆر جار کەمتر خەمی ئەنوێنم بەڵام ئەو کاتێک کە خەریکی قورئان خوێندنم یا خەریکی دەورکردنەوەیم بەڕاستی چێژێکی ترە ژیانێکی ترە لەگەڵێ. ئەما بۆ ئەوەی کە کەسانی تر زۆر گرنگە ئێمە وەکو موسڵمان گرنگی بە ئەساسیەتەکانی ژیانمان بدەین ئەساسیەتەکانی ناودین. قورئان کەلامی خوایە. حەزرەتی جوبرائیل بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوێندێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بۆ سەحابەکان دواترەوە کە جیل جیل گەیشتەوە بە ئێمە قورئان بەشێکی گرنگی ژیانی موسڵمانە. هیچ کات نابێ موسڵمان لێی غافڵ بێ لی دوور بێ یان تەنها لە ڕەمەزانە دەوری کاتەوە. خۆ ئەم قورئانە ڕاستە لە ڕەمەزانە دابەزیوە بەڵام مانای ئەوە نییە یان زەمانەکەی تر پشتگوێ بخرێ. کاکەرەدین تۆ پامێکە دێت بۆ هاوڕێکان بۆ ئەو کەسانی لە تەمەنی خۆتان زیاتر گرنگیش بدەن بە وانەکانی قورئانی پیرۆز بۆ لەگەڵیان کۆمەڵێک ئێوە دڵنیام لەگەڵەوەی کە فێری کۆمەڵێک وانی جوانە بن لە دەستگانووری حکمە لەگەڵیشە پەروەردەیەکی جوانی ژەر فێرە بن چ ماوەڵەکە لەگەڵ خێزان و هاوڕێ و دەور و بەردا و خوێندنەکەتان و وەڵام من هیوادارم ئەوانەی کەەوە هاوتەمەنی خۆ من هەموو جا بەشداری بکەن لەم خولانە و قەت وازشی لێنێن تا گەورە بوون کە گەورەش بوون ئەوە ببنە مامۆستا ڕاست باسی کرد ببنە مامۆستا و دەرس بدەنەوە و ئینشاءڵڵا منش خۆم بەردەوامە بمواز نایانم جارێ. زۆر سپاس بۆ ئاراز ڕەحیم شەریف و هەروەها ڕێدین کەریم لەتیف قورئان خوێن کە لێرە ئامادە بوون لەگەڵماندا. هیوادارین هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا.